وەیەقدان بۆ توێژە هەژار و لاوازەکانی کۆمەڵ قورئانی پیرۆز لە چەند ئایەتی گەستنشمان. محەممەد عەلی کەریم وەک خوێندکارێکی نابینا لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی ئەم ساڵ سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا و کۆی نمرەکانی گەیشتە 191. ئەو دەڵێ نابینایی نەبووتە ڕێگرت لە بەردەم خوێندنەکەم. بە هەوڵی دایک و باوک و مامۆستاکانم توانیم نمرەیەک بەدەست بێنم کە جێگەی ڕەزامەندی هەمووان بێت. یعنی لە دوای خوێندنێکی زۆر و ئامادەبوونێکی زۆر کە ئیمتیحانەکان چەند جارێکیش دواخرا بە یارمەتی خودای گەورە توانی ئەو معدەلە بەدەست بێنم بەڕاستی هەستێکی خۆشەوە. ئەوە بە یارمەتی خودای گەورەیە کە پشتیوانم بووە لەو سەرکەوتنەدەوە، هەروەها هاوڕێیەکان و مامۆستاکان و دایک و باوکیشم کە یارمەتیان داوم بۆی بتوانم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم. خوێندنی ئەمە تا ڕادێک جیاوازە لە چاوساخان، چونکە ئێمە کتێبەکان نابینین، بەڵام سوپاس یەکێتی نابینان دەکەم کەوانەکانیان بۆمان تۆمار کردووە لە میمۆریدا و بەجێهاز دەتوانین گوێ لێ بگرین. هەر بابەتێکی شەگەر کەم و کورتی هەبێ یان منهەج گۆڕابێ ئەوە دایک و باوکم لە جیازێکی تکەدا بۆیان تۆمار دەکردم، سوپاسیان دەکەم. لەلایەن خۆیەوە باوکی محەممەدی خوێنکار ئاماژە بە قۆناغەکانی خوێندنی کوڕەکەی دەکا، هەروەها خۆشحاڵی خۆی دەدەبڕێت لە بەرامبەر بەدەستهێنانی ئەو ئەنجامە. داواش لەلایەنی پەیوەنددار دەکات گرنگی زیاتر بە خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بدەن تاکو بتوانن قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی تەواو بکەن. وڵای کاک محەممەد یەکێکە لە قوتابیە بەهرەدارەکان ئەتوانم بڵێم، چونکە کاک محەممەد تایبەتمەندێکی خۆی هەیە، خۆی گەورە چاوەکانی لی وەرگردە، بەڵام بەشتی تر تاویزی کردێتەوە، مێشکە و زاکرەیەکی باشی پێداوە و محەممەد یەکێک بوو لەوانەی کە ئەتوانم بڵێم هەر لە منداڵیەوە بەهرەدار بوو، بەهرەکانی دەرەکەوت ڕۆژ بە ڕۆژ و لە قۆناغی یەکی بنەڕەتیوە تا گەیشتە 12 ئامادەی هەر بە سەرکەوتوو یەنایەتی و هەموو ساڵێ بە یەکەم دەرچووە. ئەوەی کە نەبوایە تۆمارمان نەکرداوە دووبارە. محەممەد عەلی کەریم لە بنچینەدا خەڵکی شاری کەلارا ماوەی چەند ساڵێکە بۆ خوێندنی ئەو خێزانەکەی ڕویان لە شاری هەولێر کردووە. ئەگەرچی محەممەد نابینایە، بەڵام لە قۆناغی ئامادەی لە خوێندنگایەکی ئاسایی دەخوێنێ، لە ڕێگای وانەی بیستن توانیوێتی ئەو قۆناغە تەواو بکا و ئێستاش بە هیوایە بچێتە ئەو زانکۆیەی کە ساڵانێکە ئاواتی بۆ دەخوازێ. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.